کاتێک جێگای شاکی و تاوانبار دەگۆڕدرێ. موحسن ئێژەیی سەرۆکی قووەی قەزاییە داوای لە خامنەیی کردووە کە ژمارەیەکی بەرچاو لە زیندانیانی سیاسی ڕووداوەکانی ئەم دواییە ببەخشێت. ئەو نووسیویەتی کە ئەوان پەشیمان بوونەوە و داوای لێخۆشبوون دەکەن. ئەو کە بە پەیامبەری ئیعدام ناوی دەرکردووە و ناوی پەیامبەری ئەشکەنجەی شایانیەتی بۆ ئەربابەکەی نووسیویە. لە جەریانی ڕووداوەکانی ئەم دواییەدا ژمارەیەک لە خەڵک لەوانە لاوان بەهۆی تەوسیە و تەبلیغاتی دوژمنەوە کۆمەڵێک کردداری ناشایستیان ئەنجام داوە و تووشی تاوانکاری هاتوون کە وێڕای دروستکردنی کێشە بۆ خۆیان بوونەتە هۆکاری ئازار و زەحمەت بۆ بنەماڵە و کەسوکاریشیان. ئاخوندی شارلاتان بەم قسانە دەیەوێ وەها نیشان بدات کە ئەگەر جەلادەکان منداڵە بوێرەکانی خەڵکیان لەبەر کردداری نادروست و هەندێک تاوان تا ئاستی مردن ئەشکەنجە کردووە تا ناچاریان بکەن لەوەی کردویانە پەشیمان ببنەوە، بەڵام خەڵک بە شۆڕشەکەیان و بە هاوارە بەردەوامەکانی مردن بۆ دیکتاتۆر لە پێشدا نیشانیان داوە ئەو کەسەی کە دەبێت داوای لێبوردون بکات خامنەی کۆنەپەرست و جنایەتکارە و ئەو کەسانەیش کە ئەگەر ویستیان کەسێک ببەخشن ئەوە خودی خەڵکن. ژمارەیەک لە وەکێڵەکان، چالاکانی مافەکانی مرۆڤ، ناڕازیانی زیندانی و زیندانیانی سیاسی پێشوو بەخشینی دەستبەسەرکراوانی ناڕەزاییەکانیان لەلایەن خامنەییەوە بە تەبلیغاتێک بە ئامانجی داسەپاندنی ڕەوابوونی نیزام و گۆڕینی ئابڕوانەی جێگای شاکی و چاوانبار زانیوە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێرانیش قسەکانی کاربەدەستانی قووەی قەزایی سەبارەت بە بەخشینی ناڕازیان لەلایەن عەلی خامنەییان بە هەنگاوێکی ڕیاکارانە و تەبلیغاتی ناوبرد. ئاتنا دائمی چالاکی مافەکانی مرۆڤ و زیندانی سیاسی پێشوو لە چەند تویتێکدا بەجەختکردنەوە لەسەر تەبلیغاتی بوونی بەخشینی ڕاگەیەندرا و نووسیویەتی کە بە بیستنی بەخشین سیمای تووڕەیی سەبا کوردەفشاری و یاسەمین ئاریاییم تێدەبەرچاو کە ساڵی 97 لە حاڵێکدا کە هەموو دەورەی زیندانی تەعزیریان تێپەڕاند بوو و کەمتر لە مانگێکیان مابوو بۆ تەواوکردنی زیندانەکەیان بە بەخشین ئازاد بوون، لە حاڵێکدا کە دەیانوێت ئێمە داوای بەخشینمان نەکردووە و ئەو مانگەیش بە شانازیەوە تەواو دەکەین، بەڵام بە زۆر ئەوانیان لە بەند کردە دەرەوە. زیندانەکان بەهۆی بوونی زیندانیانی سیاسی لە دەورەی پاهلەویەکان و کۆماری ئیسلامیدا بەردەوام ناوەندی دەرسی خۆڕاگری وشیاریدان و خەبات پەروەری بوون. ئەم تایبەتمەندیە لە دەورەی شۆڕشی ئەم دواییەشدا زۆر بەرچاوتر بووە. ئەمەش بۆتە هۆی ترس و هەراسی سەران و تەنانەت زیندانوانان لە چوونی لاوانی کچ و کوڕ بۆ نێوبەندی ژنان و پیاوان و بینینی گەلێک قارەمانی خۆڕاگەر. ڕژیم گەرەکیە بە ئازادکردنی هەندێک لە لاوان و خستنە ژێر چاودێریان لە دەرەوەی زیندان لەو مەترسیە کەم بکاتەوە. هەروەها کاربەدەستان بێهۆ هیوادارن کە بەخشینی لاوان لە نێوخۆی وڵات و دەرەوە هەندێک ئابڕوویان بۆ بکڕێتەوە، بەڵام شوشەی ئابڕووی نەبووش لە چەند لاوە شکاوە. لە لایەکی دیکەوە هەندێک لە ئیسلاحخوازان ئەم هەنگاوەیان بە باش زانیوە و هەوڵ ئەدەن بە کۆمەلگا بسەلمێنن کە کاکڵی سەختی دەسەڵات دەیەوێت نەرمی بنوێنێت و دڵی خەڵک بەدەست بێنێتەوە، بەڵام هەوڵەکانیان کوتانی ئاو لە هاوەندا. شۆڕژگێڕان بە پێشوازی گەرم لەم تێکۆشەرانەی کە ئازاد دەکرێن نیشانی ئەدەن کە ئەم جۆرە ئازادیانە دەرخەری بەهێزی خەڵک و بەرهەمی خۆپیشاندان و مانگرتنەکانی ژنان و پیاوانی بوێر و ئازادی خواز لە دەرەوە و بەتایبەت لە نێوخۆدایە. زۆربەی هەرە زۆری ئازادکراوان بە ئەزمونێک کە بەدەستیان هێناوە و بە گەلێک داستان لە زیندان دێنە دەرەوە. ئەوان باز لە خەبات و خۆڕاگری و قارەمانیەکانیان دەکەن و دەبنە هۆکارێک تا سرنجی زیاتر بدرێتە زیندانیانی سیاسی و پێویستی بەرینترکردنی خەبات و تێکۆشان بۆ ئازادکردنیان بەهێزتر بێت.